والله جيان ئەم کۆڵە جوانانم بۆ جەناب و هێناوە و هەدیەی جەنابەوە بێ. ماشەڵڵا ئەم کراسەش لێ هاتووە زۆر جوانە. سپاس چاو جانە. ئەم چاوانم هەدیەی جەنابوو بێ بەس ئەم چاوان ناتۆزە خەلەلی تایە. دەگەشتی بە قوربان چییە بۆ ناڕەحەتی؟ با یەک شتی پێ بڵێم جوانترین سیارە بۆ کڕم. سیمز کاکوشەوە چییە کاکە؟ کاکە خێرەوە هاتیتی تۆ؟ بابا من زاوام نایە وەکو مۆمبێ ئێستا دانیشە بێ زەحمەت. باشە باشە بڕە کاکە خوا حەفیزە بێ. موبایلم باش و بیرچوو. باشە دانیشە بێ زەحمەت. سیمز خاڵ هاتوونێ بۆکەم. سیارێکی جوانێ بۆ کڕم یەک خانووشەکەم بە ناوتوانێ بەسمە بەرجێک ڕازی بیتەوە. بەس تۆ لە ڕستمەکان ئەوە نەبووی؟ ئەو چۆن بم بە قوربان؟ زۆر گەنج و جوان بووی. تۆ سەی دەموچاوم مەکە ڕسارم مەکە سەی دڵم کە دڵم چواردێ بۆت تێگەشی گیانەکەم چی بڵێ من لە خزمەتە ئابم بۆت منە بێ بیر بکەمەوە. جا بیرکردنەوەی بۆ چییە من لە خزمەتە ئابم چی بڵێ من حازرم بە قوربان؟ نا بێ بیر بکەمەوە کاتم بەرێ با بیر بکەمەوە. بەست خواز و جوابم بەرەوانێ دڵم تەواو بەسە تاق قسە تاوە بزانم تاوا بۆنیا تاوا فەرموو. قسە تەواو بوو دایکە؟ ئەمە یەک مشاوەری خۆمانمان ئێگە زەحمەتی بێ ئێرە. دایکە باش بوو. بڵێ بەدڵە نییە؟ کاکە وەرە ئێرە وەرە ئێرە کاکە چ تازە شتەچی ئەوم لێوەگرت بخۆی دائیم نابی بە پەلەبی ئەو شاقی خۆیتی دەرێ دەمەوێ بیر بکەمەوە ئەگە نادرێت زۆر لێ ڕاستیمە ئەو ئەتوو ئینشاءڵڵا خەبەر دەدەینەوە بەو نزیکانەوە نییە بڵام باشە باشە بە خۆرەجان بە یارمەتی خۆتان ئەبێ بڕۆم باشە بە دەبی بڕۆم زۆر بەس ئەگەر بکرێت جواب زوو بەیتەوانێ زۆر مەمنون. بەستە چاو بەستە چاو کاک ئەمنش لەگەری دەڕۆ تۆ وەکو زین چیە غەریبەیە خەرچی ئێرە نییە با یارمەتی بدەم عادی نەکو پێویستی بە شتێک بێ نییە خوا حافیز دەستە چاو دەی خوا حافیزێ بێ کاکە گیان بەخێر بێ یاخوا هەلاوێ هێرم لە خۆت تێم کاک سەعەدی بڕۆ چی بوو بەدڵ بوو؟ نەوەڵڵا ئەوە چییە؟ پیرێکی ناشرینتان بۆ من هێناوە ئۆچ قەتشتی وام ناوێت یەکی نەزانێ خۆی 14 ساڵە. دایکەیتە تۆ چیتە هەرەوەیەتە داوە خۆ قابلە کوڕێکی 14 ساڵ نایەتە وەرەدا بڕۆ لاچن وەڵڵا کوڕێکی جوانی نۆخەت دەبێ نامەوێت. دایکە ئێستا نیشان بۆ دێنی؟ چی؟ نیشا خۆم زۆر مەڵترانۆرەیە بۆ تۆشی بێنم. دایکە گیان گرنگەوەیە پێێتی مەسرەفمان ئەو قسانە ناخوا لای من کەوتم نایکەم یعنی نۆ. لە منی شوتم نیشا یعنی نیشا. دایکە سعدی چی پێیە چی پێ بکووەکە دەری پەڕێنە بۆم زانم چییە مەسەلە. ئەبوو جۆبت ئەبوو پەنیر معمەلی پەنیرێ دادنێ خارە خارێ تو لە بنەوە حیح و هیوانێ دەکەی بە من دەری لۆ پەنیریات با هەولێری ئەشەدی بالله بابە پەنیرەکە دەرەجەیەکە باشترین پەنیر لیل ئەسڵ پەنیر. سعدی مردی خوا بە لە زمان نێتە دەرەوە بە قورعان زارا بزانێت تێگەشتی ئەم کابک بە پەنی ئەو گەڕەکە خارە بۆ دزی زاری خانی دەتەوێ هیهی و هیهیوی بکەی سعدی دەمەش بگرم مردی خوا بستە بە قوربانت توش دەبەت بگرا ئێستا دەچینەوەکەی هەناری نەکەی باسی ئێرە بکەی باشە سعدی جان ئەترسم تۆش بە دزیەوە ژنی هێناوێ گورێرێ وەڵڵا هەردووکمان هاودەردین بە قوربانت بم نەکەی ئەگەر دەهام بزانێ بە خۆت دەهامی دەناسی. سعدی با پێ بڵێ دەهان هەناری زۆر خۆشیە وا پێ دەهام بزانێت دە ساڵێشت بەو گەوری خوای بزانێ ژنی بەسەر پشکەکەی هێناوە تێگەشتی هەرێک من لێ کاتەوە سەبقە دەکەچ گەورەیە گوزار نا کوشتادا دەکەم کو باز دەکەم بەزە توش قسەی نەکەی نا خەمە سڕی هەردووکمان نییە ئیت و لەکەن منە هی من لەکردووە باتە ئەشید وایە بەس شتە چیکە باشە دووەرە باشە دەبی ئەو
زواجيت الشرعي بي چی؟ اشتاتو هاتي داخوازي خصوي من إيه. لو الشرع ودبي زواجك الشرعي بي تو جو بقرا واس انا ما بين الشرعيه صدق شرعيه ما في وبر كنت زانيت ملاي مع مصطاي اتزاني الذين الشرعيه يانا كاك جان شرعيه بقربان من خلق بيستوى زور بيستوى الين زور شرعيه وطواغش عيب باشا بسيارتك باشا لو زواجي امد دمتيتو چی؟ يعني استاكاتو نايدا خوازي خصوي من إيه. يعني ان شاء الله قال ركد امنتو دبينا تسيك بيمك انا أتي هندي أخص زاني من بتا خزاني تو شو بيتك كذا أتي بيم كذا بزر خزوري نازاني زر خزوري والله أنت باشا أدي أمن تمتيتو يعني أتوسر خزور أمن تمتيتو حتى برا الرخصة زورك ونتي قراء بيقراء وكل بيغمن نازل أم بتيتو والله نازل كلنا والله نازم بقول عن يسر شديتك دايما اشتكى الزرع عروسة تواو لايكاز باسيناكي لا تو بيقراء أم بتيتو كل بقول عن زاوي خزانة عفري تواو يبغى أنا بدو تواو بس جابوا لا يك مرجم هاي بخور عن أم بجي نكى رجع تخينه شو مرجع بقول بان نازاني لا والله أو بنيرة طلب جودة سريعة طلب لا الرأس والنية أو تلا الرأس توا يتي لا يشكوا أو اللي يا بوي أو مو ترتيبك خلنا النبي بلا أتوشنيا بوز خود كذبكم بمزاني بقى أتولبو بنيرة شكدي أمن دمبردي حلاقي دمبردي أو أردينا رشدا كردي أمن هزدا كم أتي بيبيرا صركو دي أتلو زرعينا كيا كم زربة ما زرع كم أو بنيرة إيه عندي يا مير بتو بكاتد صرت خمن بزرع إيش كم هو باخ إيش كم وش ترتيبه كم جاي مواني خمن تو أم ترتيبك واخذه بيه يلا أبو بنير يلا بيشب كوا بابري شو يلا حلقة تبديل حلقة يعني شو تبي حلقة يعني أو يعني هي ليمويا إيه ليمو بابيتا إيه بوشي كتيو أوه استا مشهدي ليمو تواب مشهدي هناري تسبيكات إيه تدخل تزانم يكون هاي خويلي نسرايا أتايبتي ليمو زور تمشادكات نايبي لسل نبي تنلي ناقرين يلا دركي بمشو أي أبغى شو ولا أو تريان شو كي أو كي كشتك ورموها أتي يلا أبو بني يا روك في الباز ما في غمر ما قريبي شان بلا شان قربان دمو يلا زرقا زرقا يلا يا ربي خويا جاب نسيب بيجي وقعد يقرأ عن بيجي بدو حلقة منش قربان دمو فرد قربان